هەلومەرجەکە خۆی ترسناکە ئەو بابەتانەی کە ئەو هەلومەرجە ئەو ئاڵوگۆڕانە هێناویەتە پێشەوە ترسناکە ڕاستێکی هەمەجی و وای هێناوەتە سەرەوە لە ئەوروپا کە حساب بۆ هیچ ناکات خودی مرۆڤایەتی لە حساباتیاندا نەماوە خەریکن هەموو شتێک تاقی ئەکەنەوە وەکو یاری مناڵان خەریکن چارەنووسی بەشەر دەگەنە بەردەم ئاستانەی هەلومەرجێکی وە کە هەرچی بێ هەرچی لە هەبیاندا تاقی دەکەنەوە بۆیە ئەم پێکدا ئەم دنیاە لە بەردەم پێناسەکردنەوەیەکی دووبارەدایە لە بەردەم ڕێکخستنەوەیکی دووبارەدایە ئەگەزانەی کە پێشووتر زەعامەت و سەرکردایەتی ئەو دنیایان بۆ خەریکان جێگە و ڕێگە و مەکانەتی خۆیان لە اقتصاد و سیاسەتی سەرماداری لە ڕەسمکردنەوەی هاوسەنگی کێشەکان دنیا لەدەست ناتۆ پرسیاری گەوری لە بەردەمدایە دنیا دەبێت ڕەسم بکرێتەوە ئەو ڕەسمکردنەوە ئیلا دەبێت لە ڕێگەی پێکدادانێکی استراتیجی و دۆڕانێکی استراتیجی یەکێک لەو تەڕەفانە یەکلا ببێتەوە ئەمە هەلومەرجە ترسناکەکەیە